پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک لە خێر و چاکەدا منافەسەی تۆ نەکا، بەقەت تۆ خێر و چاکەی پێ نەبێ، ئەوە بەردەوام بە لەم زیکرەی خوایە. هانی کە سەحابەیەکی ئافرەتێکی بەتەمەنە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلاما تێپەڕی حەدیثەکەش لە سیلسیلەی صحیحە هاتووە، حەدیثێکی صحیحە. خۆشەویستی خوات صلى الله عليه وسلم بەلاما تێپەڕی کە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. هانی دەڵێن کە خوشکی ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ، کچی ئەبوو تالیبە. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خۆت ئەزانی من پیر بوومە، چوومەتە ساڵەوە، ئەختیار بوومە، تاقەتم نەماوە، لاواز بوومە، شتێکم پێ بڵێ دانیشم و بیکەم، چونکە تاقەتم نییە زۆر بە پێوە بوەستم. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم، ئەی هانی 100 جار بڵێ سبحان الله، سبحان الله، پاک و بێگەردی بۆ ئەو خوایە کە شەریکی نییە، هاوڵی نییە، کوڕی نییە، کچی نییە، دایکی نییە، باوکی نییە، خوشکی نییە، برای نییە، شەریکی نییە. سبحان الله 100 جار بڵێ سبحان الله، خێر و پاداشتی ئەوەی هەیە بۆ تۆ کە 100 کۆی لەو عەبد ڕزگار بکەیت لەنەوەی ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم. وفەرمی 100 جار بڵێ الحەمد لله، خێر و پاداشتی ئەوەی هەیە 100 ئەسب زین و لەغاو بکەیت لە پێناو خوادا، 100 مجاهید و تێکۆشەر بچێتە سەر پشتی ئەو ئەسپە و جیهاد کە لە پێناو خوادا لەبەر خاتری خوا. 100 جار بڵێ الحەمد لله، خێری ئەوەی هەیە 100 ئەسب بکڕی و بیبەخشی لە پێناو خوادا. ئێکێ توانێت 100 ئەسب بکڕێ لە ئێمە؟ ئەسپێکیش دانێ نەتوانین بکڕین. وخۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم 100 جار بڵێ الله ئەکبەر، خێر و پاداشتی ئەوەی هەیە 100 حوشتر، 100 وشتر بکڕی، وشتری قەڵەوی چاک، گۆشتی چاکی هەبێ، ئەمجا لە پێناو خوادا بیبەخشیتەوە گۆشتەکەی تەوزیعکەی. شێ لە ئێمە خەڵک ئەمڕۆ دەستی تێ ناچێ مەڕێ بزنێ بکاتە قوربانی بە قوربانی، لە کاتێکە پارەی هەزاران مەڕی هەیە، سەدەها مەڕی هەیە. ئێتۆ ئەم عیبادەتە بکە، دانیشۆ ئەم عیبادەتە گەورە بکە، 100 حوشتر تەوزیعکەی گۆشتەکەی بەسەر خەڵکی فەقیر و هەژارە چەند خێرە دەسەکەوێ. فەرمی 100 جار بڵێ الله ئەکبەر، ئەوەنە خێرە دەسەکەوێ. و 100 جار بڵێ لا إله إلا الله، نێوان ئەرز و ئاسمانت بۆ پڕ دەکات لە خێر و چاک. ئەرز و ئاسمان نێوانیان چەندێکە، بینی ئەرز و ئاسمان هەمووی بۆ پڕ دەکات لە خێر و لە چاکە. وخۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ولا يرفع يومئذ لأحد عمل إلا أن يأتي بمثل ما أتيت به. للروج قيامت بێگومان پاداشتی گەورە دەستەکەوێتەوە. ئەم هەموو چاکەی کە باسمان کرد ئەڕواتە ناو تەرازوی عەدالەتی خوا و چاکەکانی تۆ إن شاء الله. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لەو ڕۆژەدا کە تۆ 100 جار وتوتە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر 100 جار ئەم زیکرەت وتووە، ئەگە زیاتر بڵێ هەر باسی مەکە. هیچ کەسێک نییە لەم سەرزەویەدا چاکەی هەبێ لە چاکەکانی تۆ زۆرتر بێ ئیلا مەگەر کەسێک وەک تۆی کردبێ. ئەگە 200 بکەی ئەوە منافست کەمە، بۆی إن شاء الله هەموو ڕۆژێک یا شەوەکەی بەلایانی کەمەوە 100 جار بڵێن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. خێری ئازادکردنی 100 کۆی لێ هەیە، خێری ئەوەی هەیە 100 حوشتر لە پێناو خوادا سەر بڕی گۆشتەکەی تەوزیعکەی، خێری ئەوەی هەیە کە بە ئیزنی خوا 100 ئەسب لەغاو زین بکەی لە پێناو خوادا جیهاد پێوە بکرێ، نێوان ئەرز و ئاسمانیش بۆ پڕ دەکات لە خێر و لە چاکە. ئیمان زەعیف و دۆڕاو ئەو کەسەیە ئەمە ببیستێ و تەطبیقی نەکات. خەمسات بۆ قیامەت ئەو کەسەیە بیبیستێ و تەطبیقی نەکا. بۆی إن شاء الله ذیکری خوا بکەن. لە کۆتاییدا دەڵێم ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەبێ ماسی حاڵی چۆن بێ کاتێکە لە ئاو دەبڕێ، ئەو ئاوە چەندێک گرنگە بۆ ماسی، ذیکری خوش ئەوەندە گرنگە بۆ دڵی ئینسان. ئەبێ حاڵی ئینسان چۆن بێ کاتێکە لە خوا دوور بێ. ئینسان کە خوای نەناسی لە دنیادا بە سەرگەردانی دەژی و لە قیامەتشا بە ڕسوایی. بۆی إن شاء الله ئەمانەی کە باسمان کرد چەند عیبادەتێک بوون کە ئەگەر ئەنجامی بدەی لە ڕۆژی قیامەتدا هیچ کەسێک إن شاء الله منافەسەی تۆ ناکە لە خێر و چاکەدا. لە بیری مەکەن، دوایش دەتوان إن شاء الله ڤیدۆکان بۆ خۆتان گوێ لێ بگرن، جوان جوان لەبەریکەن. الحەمدا بەڵاو دەبێتەوە وەک جاران نییە، دەتوان جوان جوان لەبەریکەن و گوێ لێ بگرن.